کۆ باینتان باش بەوای ڕۆژی خۆش بۆیە و بۆ بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ. ژنان لە هەڵەبجە ماوەی چەند ساڵێکە ژنان و کچان شۆڕشێکی زۆر جوانی هەم ڕۆشنبیری هەم هوەری هەم ژینگەیان بەرپا کردووە کە ئەکرێ بڵێم لە مێژووی شاری هەڵەبجەدا ئەگەر باسی ژن بکرێت ناکرێم ژنان و کچانە لە هەڵەبجە نادیدە بیگیرەوە. ئەمانە ماوەی چەند ساڵێکە بە شێوازی جیاواز کارەکەن بۆ ئەوەی کە ژینگەی هەڵەبجە لەو گرفتە گەورەی کە بەسەر شانیوێتی ڕزگاری بکەن، چونکە هەر شارێک کە پێویستی بە پارێزگاری ژینگە بێت ڕەنگە هەڵەبجە چەند قات و چەند بەرامبەر پێویستی بەوە بێت کە ژینگەکەی خاوێنتر بکرێتەوە و پاکتر بکرێتەوە. یەکێکی دیکە لەو کارانەی کە ئێستا ئێمە لەناو ماڵەکەیان ماڵی ژینگە دۆستی هەڵەبجەیە کە لەم ماڵەدا کۆمپلێت ماڵەکە و سەرخان و ژێرخانی سەرەوە خواری بە هاوڕێیانی ژینگە بە ئەو مادە و پێکاتانە بنیانراوە کە دۆستی ژینگەن وە کە کاریگەری زۆر باشیان بۆ ژینگە دەبێت و بنەوە کاریەوەی کە کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوەوە کەم بکەنەوە. ئەم ماڵی ژینگە دۆستی ئەمە من نامەوێت زۆر قسەی لە سەرکۆن لەبەرەوەی بەناز لێرەیە کە سەرپەرشتیاری گشتی ماڵی ژینگە دۆستی هەڵەبجەیە. بەناس پێم بڵێ ماڵی ژینگە دۆستی هەڵەبجە خۆی لە چیا بینێتەوە، هەر کە داغڵی ماڵەکە دەبێت بەر کۆمەڵێک شتەکەوی کە ڕەنگامانە هەم ڕیسایکلین بن هەم پێداویستی ئەمڕۆ ژینگەیی بن کە کۆمەڵە شتی جیاوازن خۆیان لە چیا بینێتەوە. بێجگەوەی کە ئێمە ئێستا لە شوێنەکەین سەرقاڵی کاری هونەرین لەسەر کۆمەڵێک مادی قوماش و خامەوە دواتر باسم بۆکە. سڵاتان لێبێ بە خێربێن بۆ ماڵی ژینگە دۆستی هەڵەبجە. ماڵی ژینگە دۆستی هەڵەبجە پرۆژەیەکی هاوبەشی نێوان ڕێکخراوی نوێ و ڕێکخراوی وادی ئەڵمانی بوو بە پاڵپشتی دارایی ڕێکخراوی BMZ. ئێمە لەم ماڵەیە ئامانجی سەرەکیمان بە کەلتورکردنی شێوازی بیناسازی ژینگە دۆستیانەیە لە ناو هەڵەبجەیە. کۆمەڵی تەکنیکی زۆر مۆدێرن و هەتا ئەتوانم بڵێم بنچینەی و سەرەتاییمان بەکارهێناوە لە ماڵەکەیە. ئێمە یەکەم شت کە پێڕەومان کردووە بابەتی عەزلی دیوارە. ئەم عەزلی دیوارە کاتێ لە ناو دیوارەکەدا ئەنرێت کاریگەریە کاتە سەر کەمکردنەوەی ژاوەژاو لە دەرەوە کە یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە لەمڕۆیە و هەروەها کاریگەری هەیە لەسەر پلەکانی گەرما لە وەرزی سەرما و گەرمایە. لە وەرزی زستانەوە ئەکا کە کەمتر پێویستت بە گەرمکەرەوە هەبێت، چونکە بە جۆرێک لە جۆرەکان ئەم عەزلا پلەی گەرمی ناو ماڵەکە باڵانس سەکاتەوە و ئەکا پلەکانی گەرمی بەرزتر بنەوە کەمتر پێویستت بە گەرمکەرەوە بێ و بە پێچەوانەشەوە لە وەرزی هاوین و گەرمایە وا ئەکا کە ماڵەکە بە فێنکی بهێڵێتەوە و کەمتر پێویستە بە فێنکەرەوە بێ. ئەمە هەم کاریگەریە کاتە سەر کەمتر بەکارهێنانی کارەبا و هەم کاریگەریشی هەیە سەر شێوازی جوانی و پاک و خاوێنی ناو ماڵەکە بەوەی کە کەمتر بابەتی گەرمکەرەوە و فێنکەرەوە بەکارهێنیت. یەکێکی تر لەو تەکنیکانەی کە بەکارمان هێناوە بابەتی پارێزەری تەختەیە. ئەم پارێزەرە تەختەرانە کە لە پەنجەرەکەیە بەکارمان هێناوە و ئەکا تیشکی خۆر کەمتر بێتە ناو ماڵەکەەوە، چکە ئێمە گەر پەنجەرەکانیش بکەینەوە بەڵام پارێزەری پەنجەرە تەختەکان هێشتا بە داخراوی بمێنەوە، هێشتا ئاڵوگۆڕی هەواکرێ ڕووبا هەم لە شەوانە هەم لە ڕۆژانە ئەو کاتە دووبارە کەمتر پێویستت بە گەرمکەرەوە فێنکەرەوە بێ. لە هەر بۆ پەنجەرەکان بابەتی کەپری سەر پەنجەرەمان بەکارهێناوە. ئەم کەپری سەر پەنجەرانە جیاوازی چێ لەگەڵ پارێزەری پەنجەرەکە بۆچی کردومانە. خۆی پارێزەری پەنجەرەکە هەتاکو و کاتێکی دیاریکراوی ڕۆژ ئەتوانێت سوودێکی تەواوی هەبێ، بەڵام لە ناوەڕاستی ڕۆژەکەیە بەتایبەت کاتژمێر 12 هەتاوەکو 2 تۆ کەمتر ئەتوانی سوود لەم پارێزەری پەنجەرانەوە وەرگریت، چکە تیشکی خۆرەکە ئەبێتە گۆشەیەکی بەرز کە ئەبێتە گۆشەیەکی بەرزە و کاتە پێویستمان بە کەپرێکی بەرزتر هەیە بۆی بتوانێت ڕێگری بکات لە تیشکی خۆرەکە. بەم هۆیەوەم پارێزەری پەنجەرانەمان بەکارهێناوە. ئەمە ژوا ئەکا کەمتر خۆر بێتە ناو ماڵەکە و ئەشیان ناو ماڵەکەش بە تازەتر بهێڵێتەوە. تۆ سبەی دووسبەی شتەکانت زوو خراپ نابێت، زوو کۆنە نابێت و فڕی نایێتە ناو ژینگەوە. لە سیستەمی ئاوڕێی ماڵەکە ئێمە سیستەمی ئاوی خۆڵەمێشیمان بەکارهێناوە. ئەم سیستەمی ئاوی خۆڵەمێشیە ئاوی دەستشۆرەکان لەگەڵ ئاوی سنگی قاپشۆرینەکەیە پێکەوە لە حوزێکی خۆڵەمێشیە کۆ بنەوە فلتەرەکرێن و ئەم فلتەرە ئاوەکەی بەکارهێنرێتەوە بۆ ئاوانی باخچەکەمان لە حوشەکەیە و هەروەها سەربانەکەشمان، چکە ئێمە تەواو یەک پارچە سەربانەکەمان کردو بە یەک سەقفی سەوزداری مێوی تایە، چیمەنی تایە، گوڵەباخی تایە، بە زۆری ئەو ڕوەکانەی کە ڕیشاڵەکانیان شێوازێکی ئاسۆیی گەشە ئەکەن لەبەرەوەی کاریگەری نەکاتە سەر سەقفی ماڵەکە. ئێمە ئەو
کاتێک کە ڕێڕێوی ئاوی خۆڵەمێشی بەکارێنی لەناو خودی ماڵەکەی ئاوەکە بەکارهێنینەوە مەژواکە ئاوی سازگار کەمتر بەکاربهێنری کە لە دنیای ئاوی سازگار یەکێکە لە کەمترین ئاوەکان لە ڕووی ڕێژەوە تۆ ییت کەمتر بەکاری ئەهێنیت و پسوڵەی ئاویشت کەمتر بۆ ئەگەڕێتەوە لە هەمان کاتا ئێمە کۆمەڵێک تەکنیکی ترمان کە بەکارهێناوە بابەتی ئەشیای ناوماڵەکەی کە زۆربەیان بەرهەمی ریسایکلین سنتەرەکەی هەڵەبجەیە لەگەڵ تورەکە خامەکان چونکە ئێمە ساڵەهای ساڵە هەم لە بواری ریسایکلینە هەم لە بواری ئەپسایکلینە هەم لە بواری بەکارهێنانی تورەکەی خاما زۆر ئیشمان کردووە قاپ و قاچاقی ناوماڵەکەیە ئینجانەکانیەتی بۆ نمونە کتێبخانەکەیەتی حتا کۆمەڵێک شوێن قەڵەمە چێمە هەمووی بەرهەمی ریسایکلینەکەی مە هەم پاڵپشتێکە بۆ بەرهەمی ناوخۆ هەمیش هەوڵێکی ژینگە دۆستیانەیە تۆ لەو پلاستیکی لە ناو هەڵەبجیا لە بریوی بخرێتە ژینگەوە بە سەدەها ساڵ شی ئەبێتەوە لە سڕای لێکەوتە زیان بەخشەکانی پاشی بوونەوەشی ئێمە هاتوین ئەشیامان لێ دروست کردوتەوە بۆ ناوماڵەکە زۆر سپاس بە وای کاری باشتر دیارە سەر کۆلانەوەی کە گوێبیست بوون ئەمە پێکاتەی گشتی ماڵی ژینگە دۆستی هەڵەبجەیە کە لێرەوە ئەیانەوێت پەیامێک بگەێن بە هاوڵاتیان لە کاتی بنیادنانی هەر ماڵێکدا دەکرێت ئەم خاڵانە ڕەچاو بکرێتەوە ئەمانە لە بەرچاو بگیرێت بۆ ئەوەی ماڵێکیان هەبێت کە دۆستی ژینگە بێت و ببێتەوە کاریەوەی کەمترین پێویستی گرانبەها بەکاربێنن بە جگەلەوەی کە باسیشی کرد ئەمان کۆی گشتی کارەبای ماڵەکەشیان لە ڕێگای سۆلار سیستەمەوە دابینەکەن و ئەمە چاوکارێکی زۆر باشە بۆەوەی کە لە کرێی پارەی کارەبای ماگانەش ڕزگاریان بێت و ئەمە لێرە تەنها ناوەندێک نییە بەڵکو دەیکەنە ناوەندێکی ئەکادیمی و ڕایەنان بۆ خوێنکاران بۆ ڕۆژنامەنووسان بۆ چالاکوانانی بواری ژینگە کە بێن لێرەوە جارێکی دیکە کار بکەن هەمویان بە یەک دەست بۆ جوانکردن و ڕێکردنی ژینگەی هەڵەبجە و هەورامان و شارە زۆر